دادگا پەردە لەسەر مردنی مارادۆنا هەڵدەداتەوە لە پاشەوەی بە جەڵتەی دڵ لە 25 نۆڤەری 2020دا گیانی لەدەستدا، بەڵام تاوەکو ئێستاشی لەسەر بێ مردنەکەی مشسومڕی لەسرە، چونکە ئەو کەسێکی ئاسایی نەبوو، ئەو زۆر بە سادەی مارادۆنا بوو. مارادۆنا ئەم دنیایی بەجێهێشت، بەڵام یادەوەریەکانی بوونە هۆیەوەی پەردە لەسەر مردنەکەی هەڵبدرێتەوە. دادگای ئەرژەنتین بڕیارێکی چاوەڕۆن نەکراوی دەرکردووە، 8 پزیشکی مارادۆنا بانگهێشتی دادگا کراون بۆ لێکۆڵینەوە لە مردنی ئەفسانەکەی تانگۆ، با مەبەستی دادگای کردنیان بە تۆمەتی تاوانی ئێهمالی لە کەیسی مردنەکەی مارادۆنادا. دادوەر فەرمانی کردووە بە دادگایکردنی تۆمەتباران بە تاوانی کوشتنی کەمتەرخەم لە پاشەوەی لێژنەی پزیشکی ئەوەیان بۆ دەرکەوتووە کەوا چاودێری تەندروستی و چارەسەری مارادۆنا کەمتەرخەمی تێدا ئەنجام دراوە. خۆری ئەم ئەسەرە بەناوبانگەی جیهانی تۆپی پێ لە 25 نۆڤەمبەری 2020دا بە یەکجاری لە پایتەختی ئەرژەنتین بۆینس ئایرسدا کوژایەوە، بەڵام لە دڵی هەواداران و عاشقانی تۆپی پێدا بە زیندویی ماوەتەوە. ئایا بە بۆچوونی تۆ مارادۆنا بە ئیهمالکردن گیانی لەدەستدا یان خراپی تەندروستی کۆتایی پێهێنا؟